ئێرە گەڕێکی خەباتە لە شاری سلێمانی دانیشتوانی ئێرە بەهۆی گرفتی نەبوونی ئاو یاخود کەمی ئاوە هاتوونەتە سەر شەقامەکە کۆبنەوەیەکی ناڕەزاییان ڕێخستووە ئەوان گرفتیان هەیە لەگەڵەوەی کە باوەی چەند ڕۆژێک ئاویان پێ نادرێت دەشمە لای خۆیان بزانم گرفتەکە خۆی لە چی ئابینێتەوە و داوای چیەکەن سڵاوتان لێبێ ئێوە بۆچی لێرە کۆبوونەتەوە حەڤە ڕۆژە ئەڵمانی ئاوەکڕی کرمیتیایە ئەتەکی ساهەمی پیسەکات ژیانمانێ کەمە حاڵەت نە مەعاشە نە ژیانێ نە پارە هەیە نە ئەومان ئاو کەس پێڕۆژە نابینی ئاوی وڵاتەکەی خۆشمان سەردانی لانی پەیوەندیدارتان کردووە ئێوە ئەرە وەڵات چوین ئەلە بڕۆ چیەکەن بیکەن ئەلە بڕۆ چیەکەن بیکەن ئێوە لەسەر کەم ئاوی ینی چارەسەریم کێشەی بەچیە بێ وەڵام نییە چی بکەن وەڵاوە حاڵیە جمانی سعادات و دڵاو کە فرۆشیاوە ئەم بەیانی من دەموچاوم نەشۆردووە قەترە ئاو لە مامانە نەبووە لە ڕۆژی جمعەوە سەعاتونی ئاوی کرێتەوانێ جاری وایە 5 ڕۆژ جارێ 6 ڕۆژ جارێ 10 ڕۆژ جارێ ئەمجا ئەو بۆیە ماکەنەوە وڵی هەفتی جارێ ئاویەتانێ کێشەی بۆ ئێوە دروست کردووە کەم ئاوی ئەرەوەڵا کێشەی چی بۆ دروست کردوون وڵی خۆمانە نەشۆریوە و نە ئاویشەیە بە حکومەتەڵی کێشەی کەماوی چارەسەر بکا لەم گەڕەکەیە بەڵێ چیان پێڵی لێرەوە ئەڵم ئاو نییە ئەو بابێتەوانێ بەکوێ ئەڵیت بە حکومەت ئەگەر حکومەت گوێی لێ نەگرتن ئیترچی بکەین کاگامان چۆکاری کێشەی گەڕێکی خەبات چیە لە ڕووی کەماویەوە چارەسەرەکەشیان بەچیەکرێت هاوڵاتیان گەڕێکی خەبات ئەم بەیانەیە هاتبوون بۆ بنکەی ئاوی خەبات ئەوانەیە کێشێکی ئاویان هەبووە لە دواکەوتنیاوەکەیە کێشەکەیان ئەم شەو چارەسەرکرێتەوە ئەو گەڕەکە بەڕێزە ئاویان بۆ بەر ئەدرێتەوە گرفتیان نامێنێت لە مشەوانێ ئەوان باز لەوەکەن چەند ساڵێکە تووشی و گرفتە بوون بۆچی ئەوە چارەسەرتان نەکردووە ئەو گەڕەکانە و هەموو گەڕێکی هاوڵاتیان ئێمە دەرگای بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی کراوەتەوانێ هەر گرفتی هەر کێشێکیان نەبوو دەتوانن سەردانی بەڕێوەبەراتی بکەن بۆی ئەو گرفتانیان بۆ چارەسەر بکرێت.